گۆرانی لە یارێ چیرۆشی کوردانی بێگوناه و گڕندەیی تورکمانەکان. بۆ یەکەم جار لە دامەزراوەی میدیای کۆکەوە چیرۆکی پشت گۆرانی و ئاوازی بەناوبانگی کوردی لە یارێ بزانە. باچوانلۆ بنەماڵەیەکی کوردن لە تیرەی زەعفەرانلۆی قوچانی باکووری خۆراسان. ئەمانە سەفەویەکان بە زۆر لە باکووری کوردستانەوە پەلچێشی ئێرانیان کردوون. ئەم بنەماڵەیە بە زاراوەی شیرینی کرمانجی ژوور و دەدوێن. گۆرانی لە یارێ کریشکە و زریکەی کچانی ئەم بنەماڵە زوڵم دەکراوە دەگەڕێتەوە. چی ئاواز و چی هۆنراوەکەی چیرۆک و چەپۆکی خوێناوی تورکەکانە لەسەر سنگ و جەستە و ڕۆحی ئەندامانی ئەم بنەماڵەیە. چیرۆکە غەمجینەکەی پشت گۆرانی لە یارێ. تاریک و نوتەکی شەوێکی پاییزی 1905 هاوکات مانگی ڕەمەزانە. ئەم هۆزە کوردیە لە نزیک چەند گای باکووری شاری شێروانی خۆراسان لە شیرینی خەودا بوون. پێڕێک چەتە و ڕێگری تورکمانە داگیرکەرەکان هەڵدەکوتنە سەر ڕەشماڵی ئەم بنەماڵە کووردە بێگوناهە. سەرجەم پیاوەکانیان لە خوێندا دەگەوزێن و ئاگر لە ڕەشماڵەکانیان بەردەدەن. هەرچی ژن و کچی بنەماڵەکەشە کە ژمارەیان 63 کەس دەبن وە کەنیزەک دەیان فرێنن بۆ تورکمان سەحرای شوێنی خێڵە تورکمانەکان. ئەم چیرۆکە هێندە خەمناک بوو لە ئێران و دەرەوەی ئێرانیش دەنگی دایەوە. پاش ئەمە چەتە تورکمانەکان لە بەرامبەر پارەیەکی زۆردا هەندێک لەم ژنانەیان لە بازاڕەکانی خێوە و بوخارە بە خێڵەکانی تر فرۆشت. بەڵام زۆرینەی ژنەکانی تر بێسەر و شوێن کران یان بە زۆر لەگەڵ تورکمانەکان هاوسەرگیریان بەسەردا سەپێنرا و بۆ هەتایە ون بوون. گۆرانی غەمجینی لە یارێ ئەمڕۆ وەک ناسنامەی کوردە کرمانجەکانی خۆراسانی لێ هاتووە. هەڵقوڵاوی ئەو ژان و ئازارە مەزنەیە. چیرۆکەکەش ئاوایە. بەهمەن شوانێکی سادەی کوردە. شێتانە ئەڤینداری گوڵنارە. شوانی مەڕووماڵاتی بنەماڵەکەی گوڵنارە. لەو شەوە خوێناویەدا بۆ هەتایە گوڵناری لێدەبەن و نایبینێتەوە. بەهمەن لە چیا و کوێستان بێخەبەر خەریکی لەوەڕاندنی مەڕووماڵاتە. کاتێک بەو هەواڵە هەناوی ئەتەچێنن. بەهمەن وەک با لەو چیا و کوێستانەوە بۆ لای ڕەشماڵی ماڵەیاری خۆی دادەکشێت. بەڵام جگە لە شوێنەواری سووتان و چەپۆکی خوێناوی چەتە و ڕێگرەکان هیچی تری نەبینی. بەهمەن پاش ئەمە بەناوڵە و گریە و زاری چووە چیە تا بەڵکو شوێن پێیان بدۆزێتەوە. لێ تازە درەنگ بوو. بەهمەن داچەکی و دڵتەنگ و کۆسکەوتە لەسەر بەردێک دانیشت و بە لێوی لەرزیوەوە بە شمشاڵەکەی تێی هەڵکرد و ئەو کۆست و گریان و دڵتەنجەی خۆی ژەن. بە پێی جێڕانەوەکان بەهمەنی شوان لەو دەمەدا خەونەکەی گوڵناری بیردێتەوە کە لە دوادیداریاندا پێی دەڵێت بەهمەن خەوێکی ڕەش و ناخۆشم دیوە. هەز دەکەم جارێکی تر یەک نابینینەوە. بەم ڕەنگە ئەو چڕین و ئاوازە بەژانە گۆرانی لە یارەی لێ دەرچوو کە چیرۆشی عەشق و تاڵانی و ستەم و غەدرە لە بنەماڵەیەکی بێگوناهی کورد. گەر لە نێو دەستگای فەرمی و ناوەندە ئەکادیمیەکانی دەوڵەتی و فەرمیەکاندا خەم و ناسۆری کوردان بزرە و نادۆزرێتەوە، ئەوە باشترین جێ بۆ دۆزینەوەی ئەو ستەمەی سەرڕاسەری کوردان گۆرانی و چیرۆکە فۆلکلۆرەکانی نێو سنگی کوردان خۆیانن. گۆرانیە هونەرمەندی دیاری کوردی خۆراسانی یەڵدا عەباسی وتوێتیەوە. ئەم ژنە هونەرمەندە بەناوبانگەی کورد ساڵی 2018 لە ئاهەنگی 27 ساڵی دامەزراندنی ناوەندی کەلتوری و ڕۆشنبیری میزۆپۆتامیا چووە تورکیا، بەڵام لە فڕۆکەخانەی ئەتاتورکی شاری ئەستەمبۆڵ دەستگیر کرا. ئەمەش پاش ئەوە هات کە لە باکووری کوردستان داواکاریەشی زۆر هەبوو بۆ وتنی گۆرانی لە یارێ و
گۆرانیەکانی تری کوردانی خۆراسان. جایلان گشتن جنان برن لیاره لیاره گلاره گلاره من سیر کرن لیاره لیاره حواله وان فریتن لکوچه و بازاره وان فریتن لکوچه و بازاره